یەکەم ئەوەی ئیمکاناتێکی ژیان کە لەوێ دابین کراوە پاش زیان لە 35 ساڵ کە لەوێن نزیک بە 40 ساڵە لە زرگێز و لە بانەگەورە و زرگێزەڵە لەوێ دامەزراون و ئیمکاناتێکی باشیان هەیە مەلجەیان هەیە بۆ بۆمباران وشتا ئیمکانی حەوانەوەیان هەیە سرویسیان هەیە ئەو ئیمکاناتە ئەوە ئاسان دابین نەکراوە لەگەڵ سووداشە زۆر فەرقی هەیە سووداش زۆرتر لە بەردەستی جمهوری ئیسلامیایە خاستەنەوەی کە هیچ مەلجەیە نییە ئەگەر پەنای بێ بۆ بەرن لە کاتی بۆمباران و بە درۆن لێدان و ئەوانەیە بۆیش هەموو ئەمانە مەترسین بۆی سەرگیان و ئەمنیەتی ئەوان مەڕنین کابێ بەڕاحەتی سەر ببڕێن ئەوانە مرۆڤن خارج لە هەر دیدگایەکی سیاسی کە هەیەیانە یان نزیکی دووری لەگەڵ ئێمە خوازیار ئێوەن کە ئەبێ ئەمنیەتیان محفوظ بێت